ام بچنا بابتك كوجا ايرو و بوسيرو جندن ايرو 23 مهي حتى 26 مهي فيجن اديوكيشن بهافكاري لقال دزجها كورب لنمساي كونفرانسك لسر بلان سازي باجاران و بيجوا برنا هريمي الدادخه ترى مديا ياروداوي جوك هبشا مدياي يا في كونفرانسيه دي سيروجان اف كونفرانسا بردوام بك ل فيينا بايتخت استوريا تيل داخستن ترى مديا ياروداوي كما قلت كو دي سبونسر با يا مدياي افکار ما میدوست ده زیادتر زانیاریان لسر و کنفرانسی بدم میدم تا باش با کنگی دست بید که هورکاریان لسر و کنفرانسی بدم کچاوه. دم باش هوار بله امنها لفيينا لجهه چالاکیه لجهه وی کنفرانسی کوی تا 25 مهی بردوام به ایرو روزای کم به گمان ها تنها هین ت پانل نهاتن چیکرن هین ت پانل نهاتن دار خستن نه تنها بهتر گوتنین دست پیکی نه گوتنین پیشوازی میوانان و بشدارانن و اف ارمانجا سرکه وی کنفرانسی جی اوک رامان و زانین ورن بلافکرن ورن وکرن جالی بشدار جی نزیکی 300 پاسپور ج 35 ولاتان د ناف د کرد عراقی و گلک کسین ج ولاتین دنجی آماده دبن د گلک وارین جداین زانستیه ده د ناوان د اکادمیسین هن خوندکار هن سیاست مدار جی دواره پلان سازی ده هن و بشدار جی ج 20 زانینگه و سازین اکادمیک این جهانی بشدار دبن درباره و مجاری جی ام دخوازن لگل میوان خو کارو خوشناف کو سروکی فرمانگاه روشن بیریا را گهاندن و کوملایتیا سروکاتیا هرم کردستانیه لگلوی با آخون گلک سپاس جبو دماواد دست بگیده سرچاوان دست بگیده پرسام من اوکو گرینگیا بشدار بونا هرم کردستانی گرینگیا نونرتیا و الفدری چیه بدلنیایی و بجداری هرمی کردستان لم کنفرانس ها و بشه بدست پیش خری ویژن ایژوکیشن زور گرنگه و اما هنگاوی چی گرنگه بو بیکو گاندنی درجرانی بریار و هروها توجران و لیکولران لساسی نو دولتی و استاک لمسکوی استاکوبو نتوا بو انجام دانی کمی کنفرانسی ویژن ایژوکیشن لگل ریال کورپ اما هنگاوی چی زور گرنگه بو بستانوی هرمی کردستان با سکوی جهانی کان لناویان دا ام کنفرانسا که لوینا ولایتی نمسا بریوده چه لبردو خال گرنگه ام کنفرانسا یکمیان لبروی که هرمی کردستان و ناوچکه استا با قناقی چی سخت داته دپارن و گاندنی دنجی هرمی کردستان و بونی اکادمیستیانی هرمی کردستان لمسا کویانا زور گرنگه بو ایک بلین که اگر چی شر لناوچکه اما هی بلام آودانی و گشت سندنو هروها توجینو لیکولینوش بردوامه بو ایکوا سبینیشی باشتر دهاتویشی باشتر بو هرمی کردستان لرگای بجداری کردن و انجام دانی او جور کنفرانسانه گرنگه اما خالی یکم خالی دوم بونی درجرانی بریار بونی پارێزگار و سەرۆکی شارەوانی ڤیەنا لەم کۆنفرانسا هەروەها وەزیری ژێرخان و گواستنەوە و داهێنانی نەمسای فیدرال و هەروەها پشتگیری ڕاستەوخۆی بەڕێز ئیدریس نێچیروان بارزانی بۆ ئەم کۆنفرانسە زۆر گرنگە کە بەڕێزیان وەکو سەرۆکی ڤیژن ئیژوکیشن پشتگیریی تەواوی کۆنفرانسی ڤیژن ئیژوکیشن لەگەڵ ڕێل کۆرپ دەکا بۆ ئەوەی بتوانین هەرێمی کوردستان و توێژەران و لێکۆڵینڤانان لە هەرێمی کوردستان لەگەڵ ئەم کەسایەتی و ئەم داڕێژەرانی بڕیار و لەگەڵ ئەم خەڵکانە لە ڕێگای داڕشتنی پلان و ڕوبڕبوونەوەی ئاڵنگاریەکان و سوودوەرگرتن لە دەرفەتەکان بەشدار بن تاوەکو بتوانین داهاتوویەکی باشتر بۆ هەرێمەکەمان و بۆ هەرێمی کوردستان بنیاد بنین. بابتن هری گرینگ دوی کنفرانسی دم دزانن اف کنفرانس درباره پلانسازی درباره پیشخستنا هرمی و پلانسازی باجارانه لی بابتن هری گرینگ جبو هرم کردستانی کی جانه بدڵنیایە بابەتی هەرە گرنگ بۆ هەرێمی کوردستان ئەوەیە کەوا بتوانێت پلانیشی استراتیژی درێژمەودا بە سوودوەرگرتن لە ئەزمموی شارستانیەتی ڕۆژئاوایی و بتوانین ئێمە بەردەوام بین لە بنیادنان و بەردەوام بین لە بڵین هەماهەنگی لەگەڵ وڵاتانی پێشکەوتووی وەکو نەمسا و لە ڕێگای ئەم کەسە پسپۆری و ئەکادمیستیانی کەوا لەم کۆنفرانسەدا بەیەکەوە لەگەڵ هەندێک لە کەسایەتی ئەکادمیەکانی هەرێمی
کوردستان وەکو سەرۆکی زانکۆی دهۆک سەرۆکی زانکۆی نەورۆز و هەروەها کۆمەڵێک ئەکادمیستی گەورە لە هەرێمی کوردستان بەشدارن لەگەڵ خەڵکی ئەکادمی لێرە لە کۆنفرانسی هاوبەشی ڤیژن ئێژوکیشن لەگەڵ ڕێڵ کۆرپ بیرۆڕە ئاڵگۆڕ دەکەن و ئەو لێکۆڵینەوە توێژینەوەن ئەو پرزنتیشنانێکەوە ئامادە کراوە سوودێکی گەورەی دەبێت بۆ هەرێمی کوردستان تاوەکو هەرێمی کوردستان هەم وەکو هەماهەنگی هەم وەکو ئاڵگۆڕی بیرۆڕە هەم وەکو لۆبی بتوانێت کە لەم ناوەندە نێودەوڵەتیانە هەرێمی کوردستان دەنجی هەرێمی کوردستان بگەینین بە بەم بڵین کۆنفرانسانە و بتواندرێت کە پێیان بڵین کە هەرێمی کوردستان هەرێمێکی سەقامگیرە و هەروەها لانکەیەکە بۆ بەیەکەوە ژیانی پێکهاتەکان و هەرێمی کوردستان لەناو ئەم ناوچەیە کە شەڕ و ئاڵۆزی تێدا وەکو ئەستێرەیەکی گەشە و بەردەوام دەبێت لە دانانی پلان و داهاتوویکی باشتر بۆ سبەینەی هەرێمی کوردستان. گەلێک سپاس داویەژی ئەس دەخوازم بپرسم دەخوازن کیژان ئەنجامان بخۆرە ڤەگەرینن هەرێمە کوردستانی کیژان ئەنجامین vê کۆنفرانسێ دێ بخۆرە ببن وێ هەرێمێ. بەدڵنیاییەوە هەموو کۆنفرانسێک دەرەنجامی دەبێ و ڕکۆمندیشن و ڕاستپاردەی دەبێ ئەم ڕاستپاردانە لە دوای تەواوبوونی ئەو کۆنفرانسە دەگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان و دەدرێتە داڕێژەرانی بڕیار لە ڕێگای ڤیژن ئێژوکیشن و هەروەها وەکو باسم کرد پشتگیری ڕاستەوخۆی سەرۆکی ڤیژن ئێژوکیشن بەڕێز ئیدریس نێچیروان بارزانی زۆر گرنگە بۆ ئەو کۆنفرانسە و ئەو پشتگیریی ڕاستەوخۆی دەکات بۆیە پێم وایە کە دەرەنجامەکانی ئەو کۆنفرانسە بۆ هەرێمی کوردستان گرنگ دەبن تاوەکو هەرێمێکی گەشتر و داهاتوویەکی باشتر بۆ هەرێمی کوردستان بنیاد بنرێ. گەلێک سپاس بۆ دەماوە سەرسەرێم سەرچاو کارۆ خۆشناف و سەرۆکی فەرمانگەها ڕەوشەنبیری یاراگەهاندن و کۆمەلایەتیە سەرۆکاتیە هەرێمە کوردستانەیە لەگەڵ مەبوو ئەف کۆنفرانس کە ئیرۆ دەست پێ دکە خویا دکە کو ji bo pêşeroja ne tenê ji bo pêşeroja herêma Kurdistanê lê beleya Ewropayê jî danûstendineke gelekî giring e gelekî pêwîst e ku ev danûstendin çê bibin di navbera akademîsyenên hemî welatan یا گرنگ جی ئەوە کو هەرێمە کوردستانی ئیرۆ جی بەشدارە ئیرۆ جی ئامادەیە و پشتگیریە ریل کۆرپ دکە ئیسال بۆ ساڵا یەکەمین و دێ ئەنجامێن gelekî giring ji bo herêmê jî çê bibin. Destê te jî xweş bin hevkara me me dost bû her pêşhatekê cardin em ê bêne cem te de bultenên dahatî de. Spas bû te.